عزیزان و خۆشەویستانی ناتی بینیتان باش مستەفەر غەفوورم ئەمڕۆ لە بڕگەی کنەوە شایی تەندروستیدا باس لە شێرپەنجەی مەمکەکەین. با بزانین ئەمڕۆ شێرپەنجەی مەمک چیە و ئەو ئەگەر و چارەسەرانە چین کە لە بواری شێرپەنجەی مەمکە بەکارهێنرێت. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە ئێستا لەگەڵ دکتۆر هەڵواندا گفتوگۆ دەکەین کە پسپۆری نەشەری گشتی و لەگەڵمان. کاک دکتۆرم کاتتان سپاس بۆم دەرفەتە. کاک دکتۆر ئەمانەوێت لەوە دەست پێ بکەین شێرپەنجەی مەمک چیە و لە چ تەمەنێکدا باوە؟ شێرپەنجەی شێرپەنجە بە گشتی هەموو شێرپەنجەکان بریتین لە گەشەکردنی خانەکانی لەش بەڕادەیەکی بەدەر و بەبێ کۆنتڕۆڵ. لەمە پیشە کە شێرپەنجە دروستە بێت خەشانەکانی بەمگیا خانەکان گەشە ئەکەن بە بەردەوامی واتە ئیشەکەی خۆیان ناکەن بەس خەریکی گەشەکردناون بەو شێوەیە تۆپەڵ یا گرێ دروستە بێ و کە لە ڕادە بەدەرە و شێوەی مەمکەکەش تێگایە. ئەمە بریتە لە شێرپەنجە. تەمەنەکان بە گشتی شێرپەنجەی مەمک لەگەڵ تەمەنا تا تەمەن زۆرتر بێ شێرپەنجە زۆرتر بێت. توانای بڵێن لە سەر و چلەوە زیاترە لە خوار چلەوە عادەتەن عادەتێکی کەمە نێت لە وڵاتی ئێمە تۆزە گلاواتی ئەم عادەتە تۆزە زۆرتر بێت لە خوارتیشەوە. بەڵام ئەگەر هەموو گیان وەرگرێت زۆربەی زۆری شێرپەنجەکان لە سەر و چلەوە دەست پێکەن لە چەند ساڵیەوە تا تەمەنی زۆرتر بێ احتیمالی توژبوون بە شێرپەنجەی مەمک زۆرتر بێت. بەڵێ کاک دکتۆر لە هەنێک تەمەنی گەنجێتیە هەیە بۆ نمونە ئەڵێ گرێ دروست بوو. ئایا مەرجە ئەو گریانە هەبوونی شێرپەنجە بێ هەموو گرێک؟ هەموو گرێک کە دروست بێت تەبعاً ترسی هەیە شێرپەنجە بێ بەڵام وەکو باسم کرد گرێک لە تەمەنی 7 ساڵیە احتیمالی شێرپەنجەی زۆر کەمە یعنی ئەگەر من دەگمەنە وایە بەڵام گرێک لە 50 ساڵیە احتیمالەکەی زیاترە و ئەگەر بە ڕێنجێکی تا گشتی بڵێن لە سایە 15 بۆ 20 گرێکانی کە لەمەم کار دروستە بن لە سەر و 40 ساڵەوە شێرپەنجەی لە سەر و 40 ساڵەوە لە سایە 15 بۆ 20 گرێکان شێرپەنجەی واتە لە سایە 80 بۆ 85 شێرپەنجەی خۆشبەختانەتەوە. بەڵێ دکتۆر لە پیاواندا شێرپەنجە هەیە شێرپەنجەی مەمک؟ لە پیاوانیشا شێرپەنجەی مەمک هەیە و ئاکامەکانیشی زۆر لە ئاکامی شێرپەنجەی مەمکی ئافرەتان خراپترە. چۆن یعنی بۆ نمونە لەبەرەوەی بڵێن مەمکی ئافرەت گەورەترە کاتێک کە شێرپەنجەی تا دروستە بێ درەنگتر بڵاو بێتەوە بۆ شوێنەکانی تر چونکە مەمکەکە خۆی گەورەیە مەسافەی ئێوە بڵاو بێتەوە بەس مەمکی پیا بچووکە لەبەرەوە کە دەست پێکە لەگەڵ دەستپێنەکە دوای ئەوە زۆر بەزوی بڵاو بێتەوە بۆ شوێنەکانی تر. ینی گرێ دروستە بێت بە هەمان شێوە گرێ دروستە بێت بەڵام نیسبەتەکە تەقریبەن لە 1000 یەک ینی بەرامبەر ئافرەت ینی 1000 ئافرەت تووشی شێرپەنجە ئەگەر 1000 ئافرەت تووشی شێرپەنجە بکن یەکیان 1000 کەس توش ببێ پیاوە بێ و 290 ئافرەتە بێت. بڵێ خۆشبەختانە بۆ ئێمە ینی نییە بۆ نمونە ئەو کەسانی کە لە دەرەوەن بۆ نمونە ئافرەتانە لەمانێکدا چەند جارە توانن سەردانی سنتەر و کلینیکێکی وا بکەن بۆ پشکنینی مەمک بە پێی تەمەنەکانە گۆڕێ مەفروضە تەبعاً هەموو ئافرەتێکە گەیشتە تەمەنی باڵغ بوون پشکنی بکە بەڵام پشکنەکە خۆی ئێکا هەموو مانگێک خۆی لە ماڵەوە ماگانە فەحسێکی پشکنێکی مەمکی تایبەتیەکە خۆی سیرەکاتەوە تا تقریباً تەمەنی ئەگاتە دەوری 30 ساڵی تا 30 ساڵی ئەگەر بێت لە خێزانەکانە کەسی تیانە بێ شێرپەنجەی مەمکی هەبێت پێویست ناکە بێتە سەنتەرەکان خۆی لە ماڵەوە فەحسی خۆیەکات ئەگەر گرەیەک هەبوو یەتە لای ئێمە ئازارێک هەبوو هەستی بە گیروگرفێک یەتە لای ئێمە لە دوای 30 ساڵیەوە باشتر وای هەموو ئافرەتێک بە 3 ساڵ جارێک سەردانی سەنتەرەکان بکە بە 3 ساڵ جارێک لە دوای 30 ساڵیەوە تا 40 ساڵ لە دوای 40 ساڵیەوە هەموو ساڵێک بە فرۆزە ئافرەتەکان بێ لای ئێمە سەردانمە بکەنەوە. بەڵێ دکتۆر ئەوترێت ئەو شوێنانەی کە کیمابارانیان لێکراوە بۆ نمونە هەڵەبجە و منتیقەی گەرمیان و خەرەداخ ڕێژەی شێرپەنجە و ناوای بە شێوەیەکی زۆر بە تایبەتی شێرپەنجەی مەمک زۆر ئایا ئەوە چۆنە و بۆمان ڕوونکەیتەوە؟ شتێکی بەڵگەنەویستە لەو شوێنانەی کە کیماباری تیا کراوە شێرپەنجە زۆرترە بەڵام ناتوانم بڵێ بەکو ئیحسایەکی دقیقی لە ساسەکە کرابێ ئایا لە هەڵەبجە شێرپەنجەمان زۆرتر لە بەشەکانی کوردستان کە کیماباری بەرکردووە ئیحسای دقیقمان نییە بەس توانم ئەوە بڵێم ئەوانەی کە لە هەڵەبجە توش دەبن کە توش دەبن نەوعیەتێکی خراپتر توش دەبن مەسەڵەن کەیت زووتر بێ بۆ حەلەیەکی پێشکەوتووتر نوعێکی سەریعترە کە کوشتترە ئەتوانم وایان بڵێم. بەڵێ دکتۆر نیشانەکانی بیدایی نیشانە سەرەتاییەکانی شێرپەنجەی مەمک چێ لە ئافرەتانە بەتایبەت؟ نیشانەی ئەساسی دایبەت دروستبوونی گرەیە هەرچەندە شتی تریش هەیە بەڵام نیشانەی سەرەتایی دروستبوونی گرێ ئازاری هەیە
شەرت نییە هەنێجا ئازاری هەنێجا ئازاری نیە لەبەرەوە شتێک هەیە لە ناو خەڵکا و لە کتێبیشا ئێمە وقتی خۆی مامۆستاکەم وای پێوتم پێوتم ئەگەر گرێک ئازاری نەبوو بترسەلەی ئەگەر ئازاری هەبوو مەترسەلەی بەڵام وای نیە بەڕاستێکی ئێستاکە هەبوو گرێک کە دروست بێت ترسێکی هەیە شێرپەنجە بێت ئازاری هەبێیاندا لەبەرەوە ئازارەکە ناکەین بە هەردی ئێمە بەس گرێکە خۆی هەموو گرێک ترسێک وایەکو باسم کە لە سەر چەند ساڵ لە سا 15 بۆ 20 بۆی هێوا بێت و لەگەڵ هیچیا بێزگە لە گرێ تێکچوونی شێوەی ببێت هەرێجار شێوی بەکە تێگەجێ خواژ و خێجە بێک و جیهان نامێنێت دەڵێکە و هەرێجار دەردراوی بە بکسەم دەردای بۆی هەیە شیری لێبێ بۆ هەیە پەڕایتر بێ بەڵام کە دەردراو هەبوو دەردراوکەش بە تایبەتی خوێنی لەگەڵ بوو ترسی شێرپەنجەمان ئەبێ بەڕاستی بڵێ لە کەسێکەوە گوازێتەوە بۆ کەسەی تر شێرپەنجە شێرپەنجەی بەبێت لە نەخۆشیە گوازراوەکان دێ نەخێ ناگوازێتەوە لەبەرەوە ئەگەر یەکێ لە خێزانەکە شێرپەنجەی بەم پێ بێت باقی ئەندامەکانی کەی خێزانەکە پێویست ناکات لە خۆیان بترسن پێویست ناکە خۆپارێزی بکەن لە گواستنەوە بەڵام تەمعەن ئەبێت ترسی ئەویان هەبێ بوونی شێرپەنجە بم لە خێزانێک کە احتیمالی توشبوون لەوەی شا زۆرترە بێت و بەواتە ئەگەر بۆ ماوە بێ تەسی بۆ ماوەی هەیە تەمعەن تەسی بۆ ماوەی هەیە بۆ ئێوایە ڕێژە کەس بەزەوە دوایە ئەگەر مەسەن ئافرەتێک خوشکی یا دایکی شێرپەنجەی بەوەیکی هەبێت احتیمالی توشبوونی ئەم بە شێرپەنجەی جێی بەمک دوو ئەوڵەی ئافرەتی ترە بێت هەر بۆشە ئەوانەی کەوان ئێمە وەکو باسم کرد ئەو ئافرەتانەی وان جایوا لە 25 ساڵی ئێمە وەریانەگری نەک لە 30 ساڵیەوە و لە 35 ساڵیشەوە وەریانەگری ئەشیعیانبۆری نەک لە چەند ساڵیەوە لەبەرەوەی کە ترسێکی خەڵکیکە ترسیان زیاتر هەیە توش بن بۆ هێ زووتر ئیشەکانیان بۆکەین بڵێ هۆشیارتان چییە بۆ هاوڵاتیان لەسەر شێرپەنجەیەوە چۆن هۆشیار بێت هۆشیارەکە یەکەمیان هۆشیاری ئەوەیە کە خۆپشکنی پێڵی بەنامی خۆپشی کە خۆیان پشکنی بۆ خۆیانەکەن هەموو ئافرەتێک ماگانە سەیەکی بەمکی خۆیە کات لەبەر ئاوێنەیەکە و پاشان دەستی پێێنێ ئەوان ئافرەتەکان زۆر جاکەم پیانە ئەوڵە دکتۆر من بەم نازانم چۆن بۆچی بگەڕم من ئەوەیان پێ بڵێ بۆ گۆڕان بگەڕێ ئەگەر هەستێکی شتێ لە مەمکەکە تا ئەگۆڕێ لە شێوەکەیە لە گەورەبوون بچکۆ لە بوونەکەیە لە بەر دەستا دەزیانکە هەست بە گۆڕان کرد وەرە بۆ لای ئێمە بۆی ئێمە تاکید بۆی ئەمە یەکەم هۆشیاری دۆ هۆشیاری شێرپەنجەی بە بک خۆشبەختانە شێرپەنجە باشەکانە بۆچی باشەکانە چکە احتیمالی چاکبوونمان هەیە لە خۆشەکانمان چاگە بنەوە بە شەرتێ لە قۆناغی سەرەتایە بێت لە قۆناغی 1 و 2 بێنە لای ئێمە احتیمالی چاکبوونیان زۆرە لەبەرەوە کە گرێ دەبێت بەی شارەوە بچۆ بۆ لای فاڵچی لەوە بەترسەڵێن کە خراپ ئەبێ بچۆ لای تۆ خراپێت وەکو خەڵک باسیەکە وەرە ئێمە ئیشت بۆ بکەین چاک دەکەینەوە لە چۆ تۆ لە قۆناغی 1 بیت احتیمالی لە سایدەوە زیاتر چاکبوونی کامل لە چۆ لە قۆناغی چوابی کە چاکبوونی تیانێن لەبەرەوە کە گرێت هەبوو وەرە هەموو ئافرەتێک کە گرێ هەبوو لە ماوەی 2 هەفتە وەرە بۆ لای دکتۆر بیبینێ لە سای 85 خۆشبەختانە گرێکە تەبیعیە بێ هیچ نابێت ئەگەر خوا نەخواستە گرێکەش بە شتێکی کە بوو تۆ زوو هاتووی مەرحەلی بیداتی چاک دەکەینەوە چارەسەر هەیە لە شێرپەنجەی بم ئەگەر نەخۆش زوو بێتە لای ئێمە قۆناغە سەرەتاییەکان بێت ئێمە چارەسەری بۆکەین و هەموو چارەسەرەکانی لە کوردستانە هەیە هەمووی بەبێ جیاوازی خەڵک زۆر ڕابۆ بلاولا بەڵام هەمووی خۆشبەختانە لای خۆمانێ و هەر شتێکی لە دەرەوە کرێ ئێمە لێرە هەمان ناتوانین بیکەین زۆر سپاس هیوادارم سەرکەوتوو بن و دەستخۆشیشتان لێکەم و هیوای سەرکەوتیش بۆ بەرنامەکەتان بەڕێستان وەک بەڕێبەر لەم کلینیکەیە چ خزمەتێک پێشکەش بە هاوڵاتیانەکەن ئێمە کلیینیکەکە نەخۆش سەردانی ئێمەکە شەر نییە بڵین نەخۆش چونکە ئەوەی داوا لە هەموو خەڵکەکەین کە سەردانی ئێمە بکات بۆ پشکنینی خۆی لەم کلینیکەی ئێمەیە دکتۆرمان هەیە دکتۆری اختصاسی کە لەو بوارایە نەخۆشەکە بینێ دوای ئەوە بەشی بەشی سۆنەر دەرمانخانە مختبەر فایلات سەرەتا کە هەموو نەخۆشێک یا هەموو کەسێکێتە لای ئێمە فایلێکی بۆ دروستەکەین ئەم فایلە کۆدێکی تایبەتی هێنێت چەند جار سەردانی ئێمە بکاتەوانێ بە بەردەوامی ئەو فایلەی بۆ دەرەکرێتوانێ و دکتۆرەکان ملاحظاتی خۆیان لەسەر ئەو فایلە نووسن بۆ نەخۆشەکە مێژووی دروستبوونی ئەم کلینیکە گەڕێتەوە بە ساڵی چەند مێژووی دروستبوونی ئەم کلینیکە لە 2007 دروستبووە سەرەتا ئێمە کە دەستمان پێکرد لە 1 ژوورەوە دەستمان پێکرد ئێستا ئیتر وردە ساڵ بە ساڵ باوکاری جەنابی مدیر عام و جەنابی وەزیر پەرەمان پیاوە و ئیشەڵا زیاتریش
پەری پێ بەڵێ جۆری پشکنینەکان چین کە لێرە بۆ ئەو نەخۆشانە بۆ هاوڵاتیانە کرێت کە سەردانێت وەکو پێم وتی سەرەتا دکتۆر ئەیان بینێ دوای ئەوە ئەوەی چ پێویست بێ تایبەت بە پشکنینی مەمەک وەک مەمۆگرافی سۆنەر مختبەرمان هەیە فەحسەکان تایبەتن بە بواری مەمکەوانی و نەخۆشیەکانی مەمەک دەرمانخانە دەرمانەکانمان هەر تایبەتە بۆ بوارە ئیتر چی تریش پێویست بێ کۆڕەکرێت فینی دڵەکەیەوەە هەمووی دکتۆری تایبەت هەیە لێراکرێت تۆ لە کاکەلی هەموو کەسێکە توانێت بێت پشکنین بۆ مەمکی بکات لێرە هەموو کەسەکە توانێت لای دکتۆرێکەوە یا بۆ نمونە حالە بکرێ بنێرێت یا هەموو کەسەکە دەتوانێت بۆ ئەوی بزانێت جەستەیەکی تەندروستی هەیە سەردانکە زۆر ئاساییە ئێمە نەخۆش دەتوانێت لە ڕێی دکتۆرەوە بێت یا بە مباشیر ینی بێ ئەوەی هەر خۆی بێت بۆ ئێرە یا لە زۆربەی کات لە مەڵبەندە تەندروستی و بنکەکانەوانەیە نەخۆشمان بۆ حالاکەن یا لە کلینیکی پزیشکە تایبەتەکانەوانێ و لە عیاداتی دەرەوە بۆمان حالاکەن و زۆربەی کاتیش نەخۆش هەر خۆی مباشریت بۆ لای ئێمە و ئاشتوانێت ینی هەر ڕاستەخۆ بێت بۆ لای ئێمە بەڵێ کاکالی ئامارێکی ئەو تۆتان لە بەردەسایە ئەم ساڵ یان ساڵانی پێش و ڕێژەی شێرپەنجەی مەمک لە چ ئاستێکە بەڵێ ساڵی 2015 بەڵێ لێرە ئەوەی کە لە لای ئێمە تەسجیل کراوە شەرتیش نییە هەموو ئەمە ئاماری ینی ئەوەی کە لە لای ئێمە 100% ئەمەوەی کە لای خۆمانە 134 کەس شێرپەنجەی مەمکیان بووە بڵێ لە 2015 بڵێن 15 بەڵێەوە 2016 بەوەی ئەوەی کە چەند مانگێک مانگرتن بوو ئامارەکان تا ئێستا 8 کەس تەسجیل کراوە لە لای ئێمە بە شێرپەنجەی مەمک ئەو کەسانی کە سەردانیان کردوون ڕێژەکەی ڕێژەی ئەو کەسانی سەردانیان کردوین لە ساڵی 2015 1622 کە سەردانی ئێمەی کردووە ڕێژەیەکی باش بەڵێ لەو 1622 کەسە 3200 کەس ینی ئافرەت مەمۆگرافی بۆ کراوە تیشکی یامە بە بڵین مەمۆگرافی تیشکی مەمکە سۆنەر 5500 لەو کەسانی سەرداریان کردوین سۆنەریان بۆ کراوە فەحسێکێ FNA پێوترێ 220 تایبەتە بەشێتەنج بڵێ تایبەتە بە نەخۆشیەکانی مەمک کۆربایپسی هەر تایبەتە بە نەخۆشیەکانی نمونە ینی فەحسێکی نموزەرجێک لە سنگیان وەرەگرێت 290 کەس بۆی کراوە لە ساڵی 2015 بەڵێ ئەو کەسانی کە لەیرە دیارەکرێت کە شێرپەنجەیان هەیە لای ئێوە ئەمێننەوە یان نادوایەوەی کە لە ئێمە دەرچوو نەتیجەکەیان هاتەوانێ و شێرپەنجەیان هەیە پزیشکەکانمان ڕەوانەی نەخۆشخانەی هیوایە چارەسەر بە تیشکەکەن سپاس بۆ کاکعلی کە لەگەڵ مامی بۆم دەرفەتە لە خزمەتانە سپاس عزیزان و خۆشەویستانی نارتی هیوادانم سوتان لەم بەرگەی وەرگرت بێ کە تەرخانمان کردو بە پشکنینەکانی مەمک و شێرپەنجەی مەمک تا بەرگەی داهاتوو هەموو لایەکتان تەندروست بن.